سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا لە هاوڵاتیان دەپرسم کە ئایا لای ئێوە گرفت و کێشە هەیە لەم هەرێمی کوردستانەدا ئەگەر هەیە ئەو کێشە و گیر و گرفتانە چین خۆ ئەگەر تۆی هاوڵاتی ببیت بە سەرۆکی حکوومەت لە کوام کارانەوە دەست پێ دەکەی کە هەوو ئەردەی چاکسازی تێدا بکەیت و تۆی هاوڵاتی لە ئێستادا ڕۆژانە بەو گرفتەوە دەناڵێنیت لەگەڵماندا بن و سەرنج و بۆچوونی هاوڵاتیان و تەواوی چین و توێژەکان لەم چوارچێوەیەدا وەردەگرین. کەس بە بازاڕەوە نیە. کەسێکی بیانی بێتە لای جەنابەت پێت بڵێ کێشە و گرفتەکانی ئەم وڵاتە چینیان ئایا کێشە و گرفتە تۆ چۆن وەڵامی؟ وەڵای کێشەکە یەکەم شت لە مەعاشەوە دەست پێکە مەعاشەکەی و خەڵک بێپارێ و ئیتر ئەو وەزعی بازار و کەس بە بازارەوە پارە پێ نەبێ ناتوانانی بێتە سەر بێتە بازار و شپڕێت و پێداویستی ماڵ پیاکەی. جەناب ئەگەر ببیتە سەرۆکی حکوومەت یەکەم ئیش و دووەم ئیش و سێم ئیش و چیە بێ ئەو سێ کارە ئەولەوێتی کە ئەتەوێ بیکەی چییە؟ واللهی یەکەمیان پێداویستی خەڵک وەکو یەکەم شت پێداویستی مەعاشە، دوو بنەی تەحتی کارەبایە ئاوە ئەوەیە پێداویستەکانە، ئیتر سێمیش تەعین ئەوانەیە کە بەڵێ ینی پێت وایە ئەم سێشتە نییە لە هەرێمی کوردستان کەمەوە تەمەنم 43 ساڵە هەر خەریکی بە دوای ئاو کارەبا نەوتوین هەرەوەیە. ببیت بە سەرۆکی حکوومەت چ کارێک دەکەیت؟ برا زۆر بەپە لە بۆ پرسیارە بیرێکی لێ بکەرەوە بیرێکی لێ بکەمەوانێ وڵی ئەگەر ببم بە سەرۆکی حکوومەت دوو سێ سێکتەر هەیە لەوانەیە زۆر تەرکیز بەمە سەر و سێکتەرانە لایەنی پەروەردە لایەنی تەندروستی چکە بەڕاستی کەم تەرخەمی هەیە لەو بوارانە و تەسیرە سلبیاتی زۆریشی هەبووە لەسەر کۆمەڵگەی کوردەواری لەبەرەوە لە پەروەردەوە دەستی پێکرد خۆ مامۆسانی نەوەڵا ئەندازیارم یەک لەو سێکتەرانەی کە پەیوەندی بە ئایندەیە منداڵانەوەی پەروەردەی و هەستەقی پراوێز خراوە. بەڵێ بە دڵنیاییەوە هەروەڵا بۆیە پێویستە زۆر تەرکیز بکرێت سەر لایەنی پەروەردە لایەنی تەندروستی لایەنی بازرگانی و بژانەوەی ئابووری وڵات. ئەوە گەربی بە سەرۆکی حکوومەت ئەگەر بی بە سەرۆکی حکوومەت بۆ نابی لە ساڵ 65 من 50 بە تا سەرۆکیم لە عالەمانە دی باش بێت باش نییە نیوە ئەگەر ببی بە سەرۆک چی شتێکەکەیت؟ بەخوای شڵان نام پێڵم شڵان نام ناتێ چیە شوێنەکەیان؟ ئەزاکە چ شوێنەکە بێت کە سوکاری خۆم خەمەتی براکەی خۆم یعنی ئەمانەی ئێستا کە سوکاری خۆیانەکەن کە سوکار و برا کەس هەموو کەس خوانە قابل من تۆ بیت یعنی کەسی شایستە و مستحق ناکەن ئەو شوێنە؟ نەوەڵا بڕچە مهندس ئەرمانی حەمان من شای مەکتەب تاوا کردووە ئەو تا 32 ساڵ پاڵ عەرەبانانە تەواو کردووە خوێندن؟ 81 ساڵ 81 چۆن لەو کاتا خۆ دامەزراندن هەبوو چۆن دانەمەز عەسکەریم کردووە قوربان چۆن لەو کاتا دانەمەزرای کاشتن؟ خەتای خۆش میدیا بوو چەند ساڵ ئاواوەکو خۆ دەڵێ عەرەبانە ڕاکێ 34 ساڵە؟ بەڵێ هیچ کراوە بۆم کاسبکارە دەستگێڕ و ئازادیانە پارە لێسەن بینەوە ڕای نەکراوە ینی پاریان لێسەندوو لیان سن بە زانامێتی ئەچی پارتی سەن بە کارەبا بە ئاو بە ئەمانە ئەی بۆ ناتی بی بە سەرۆکی حکوومەت بی بە سەرۆکی حکوومەت ئاورد لە کاسبکار بیت بەخەت لەو میلەتەکەم کە سوکاری خۆمە لە پیشادانم ئەیوانی لەسەر حکومن خەدرەکەن حاکمێکی عادل بۆ بێن لە دوای ئیسلام و بە وڵاتە عادلەکانی شو عادل بێ نەوەڵ هەیە حاکم عادل بۆ بێنێ سەر خۆش گرنگترین ئەو کێشانەی کە لەم هەرێما هەنچین وڵای بێکارەباییە ویتر ژیانێکی ناخۆشی تیان وڵاتە هەر زۆر ناخۆشە ناژێری قسە بکەی بۆ ناوێری لە کۆمنت وشتا جنێ و بێن قسە و پێڵن ئەو ئافرەتە داما هاتەوە لە خەرج دوو قسەی کرد حیا و شەرەبیان برد بەنا قسە پێوە ژینەمەکەی وڵاتە نە ئاو هەیە نە کارەبا هەیە نەشت هەیە
موچە و شمولی من ناگە لەبەر من موچەم نییە و ئەوە ژیانیش بۆ کاسبکارەکە نیە وەک چۆن بۆ موچەخۆرەکە نیە بۆ کاسبکارێک کوا کاسبی کوام کاسپێ ناوەڵام من شخصی خۆم لەوانێ لە 2010 ڕەبعەکەم پێیان نەکرد بێ باشە جەنابەت ئەگەر ببی بە سەرۆکی حکومەت باشە چی شتێک چاکەکەی لە چی وە دەست پێەکەیت وەڵایی لەمان خراپترە بم حتا بۆم کرێ میلەتە چەپسێنمەوە باشە بۆ هەر مستاقی مشتێکین خەڵکە بێت چی بکاونەی کردووە وەڵا خەڵک هیچی پێ ناگرێت هیچ بەتەما هیچ نەبی لەم خەڵکە فاسۆلیا برنج و یاپراخە بێ و بە هەر سەیرانەکە بێ هیچی نایە تۆ دەوێت خەڵک چی بکات وەڵا هیچ دا لە حکوومەت دیارێمەکەم لەوە زیاتر خراپتریان لێ بکە لە خۆمەوە سپاسانەکەم ببی بە سەرۆکی حکومەتیش هیچ پلانێکە نییە پارە و پولی ئەم وڵاتەیە بۆ خۆمی کۆکەمەوە ئارەوەڵە بەش کەسوگارەکەشمی لێ نایم چی لێگەی جا زۆرە بێ ئاخر و کاتە قای ناگە بە هەروەکۆمە هەرچەنە بێ هەرچەنێکە دەستکەوە کەمە یعنی گیرفانی ئەمان ئەیگرێ بە حیاتی نایگرێ دەستیان خۆش بێ و ئافێتیان بێ و نۆشی ژیانیان بێ هیلاک بوون پێشمەگایەتیان کردووە ویتراوە پارەیان بردوو خەڵگەڵێ من کەمەندامی سنگەرمەوە وەڵە سژن و سژنی زیندانی سیاسیم و هەیە لەسەر دزی گیراوەڵە زیندانی سیاسیم لەگەڵ ڕێزما بۆ مەجموعەیەشی ئەگەر جەناب ببی بە سەرۆکی حکومەت باشە چی شتێک چاکەکەی لە وڵاتە ئینسان خوا کە کردی بە مەسوول و بە گەورە نەک لە سەرۆکی حکوومەتەوە لە سەرۆکی عیلەکەی خۆتەوە لە سەرۆکی تایەفە و بنەماڵەکەتەوە لە سەرۆکی دێکەتەوە وەرە بۆ ناحێکت وەرە بۆ قەزاکەت وەرە بۆ محافزەکەت ئەمجا وەرە بۆ حکوومەتەکەت ئەبێ عادل بی ئەبێ بەرپرسیار بی لەو دەسەڵات و مەسئولەتێکە لەسەر شانتە باشە لەگەڵ ئەوەشە وەکو بەرپرسیارەتەکە لەسەر سەرۆکی وڵاتە بەرپرسیارەتیش لەسەر میلەتە کە گوێڕایەلی قەرار و ڕازگۆیەکان بێ بەڵام بەمەرجێک ئەبێ هەردوو لایەن تەواوکەری یەکتری بن هیچیان غەدر لە هیچیان نەکە لەم وڵاتە عەدالەتەیە ناتوانم بڵێم هەیە یان نییە بە کاملی ئەڵی چی من ئەڵێم هەیە بەڵام ماوێتی خزمەتی وڵات و میلەت کرێ بوو یەکەم ئیش ئەگەر بیکە بی بە سەرۆکی حکومەت چی شتێکەکەی من ئەگەر وەکو عەرزم کردی ئەوەی کە بم بە سەرۆکی حکومەت ورد ئەبمەوە لوژ نەدانێم لەو شارەکان لە گەڕەکەکان لە دێکان چێ فەقیرە چێ مستحقە چێ مستحقی ڕاستەقینەیە لۆژنەیەکی باوەڕ پێکرا و دەستپاک یعنی دیندار دانێم چێ مستحقە با ئەوە بدرێتێ حەقەکەی بدرێتێ نامستحق پارەی پێدراوە و موچەی پێدراوە ئێمە ئەڵێن هەیە بەڵام بە هەمووینە ئێستا مەسەرم بۆ نمونە من کابرایەکەم موچەخۆرم لە دایرە باڕێ لە کابرایی کە نەگرم کە تەکسی پێ من کابرایەکەم دوکانارم باڕێ لە کابرایی کە نەگرم کەسابەتێکی کە بکە تێگەی ئەمە ڕێی منە ئەویش بەشێکی بۆ ئەوە ئەگەڕێتەوە خەڵک موچەخۆرە و موچەکەی نادرێتێ ناشا بچێ ئیشێترکە باشە لەگەڵتان من پێم وتی وتم عەدالەت ئەگەر سەرۆکی وڵات کە عادل بوو پێویستە میلەتیش عادل بێ لەگەڵ جەناب ئەگەر بووی بە سەرۆکی حکومەت عەدالەتە شەسپێنی ئیشاءڵڵا ئەگەر ببم من داواکەم نەبم چکا لەبەرەوە مەسئولیەتە قورسە بە هەموو کەس ناکرێ ڕناگیری بەمانەی ئێستا کرێ ئیشەڵڵا بەتەمای بکرێ تایسە نەکراوە تا ئیسە وەکو عادلی کامل نەکراوە بەڵام داواکارم لە خوای گەورە دڵ و دەروونیان وا لێ بکا کە ئیشەڵڵا بگەڕێنەوە بۆ خزمەتی میلەت و وڵات والله ئەوەی لە دەسەڵات ما بە خزمەتەکەم ئەنا والله لە چی وە دەستپێغی والله تر لە دەستپێکردنی هاوڵاتیانەوە بەرژەوەندی هاوڵاتانەوە لە هەموو کەم و کورتیەکەوە من ئامادەم دیا دەست پێ بکەم گرفتەکان لەم هەرێما چین کێشەکان چین گرفتەکانی ئەمڕۆ هەمووی ئەگەڕێتەوە بۆ بێ موچەی و بۆ بێ ئیشی و زوربەی چیت هەگەڕێتەوە بۆ ئیماندارجی ئیمسی زوربەی کەس ئیمانی لاوازە لە ناخەوە مسلمان لە زاهیرەکەی باشە ناخەکەی باش نییە ناوەڵا ئەگەربی بە سەرۆکی حکومەت یەکەم شت چی ئیشێکەکەی یەکەم ئیش والله یەکەم ئیشی من ئەوەیە ینی لە پابەندی خوای گەورە بم ئەوەی کە خوای گەورە پێی خۆش بێ پابند بە دینی ئیسلام
ئەمانەی ئێستا پابندن یان پابندین والله وەکو پابند بوون ئەوە ئینسانە کوێت و سەر ناخی خۆی خۆ بۆنی دەسەڵاتی کە ئەیبینیت ئەو دەسەڵاتی ئەوان ممارەسەیەەکە دەسەڵاتێکە ئیسلام خۆ ئەوەیەوێ والله قوربان من چی عرضکە میزان هەر کەسەوە کەوێت و سەر ڕەغبەتی خۆی ئینسان خۆ شەر نییە ئینسان خۆ بڵم حکومەتیش ناکە وڵی برا حکومەتیشەکە هەموو هیچ کەسێ بێ کەم و کورتی نابێت لە دنیا هەموو کەم و کورتیەکە بێ بەس وەکو دەسەڵات دەستەوانەیە ئەوان نەتوانە وەکو باوکی میلەتن ئەبێ وەکو میلەت بەڕێوە بەرن ئەو باوکایەتیان کردووە واللهی بڵێم نیان کردووە کردووانە بەس بە شێوەیەکی وانە بڵێ ئینسان خۆ ئەگە بتێنێتەوێ ئینسان ئیشیان هەر کردووە حیتەکە وتە حکومت ئارە وڵاتیان هەر کردووە برام چ شتێ چاکەم ئەم دزی و گەندەڵی و ئەم شتە خراپانە چاکەم یەکەم جار دووەم جاریش ئیش بۆ گەنجەکان ئەوە گەنجەکان بە دەرەجەی یەکە چونکە ئەوانە دوا ڕۆژی میلەتەکەن لەگەڵەوەشە ئاسایشی شارەکە پارێزم خزمەتی شارەکەژەکەم نەک پارەکان هەمووی بچێتە جرفانی ئەم و ئەو جادەیەکی پێ بکەن خەڵک دوعای خێریان بۆکە شوێنێک پاکەنەوە خەڵک دوعایان بۆکە دەستخۆشیان نیە وەلەوانە حکومەتیشن واجبە لەسەریان کە بیکەن بەڵام لە عینی کاتیشا ئەم میلەتە دەستخۆشیان دیەکە وە هیواداریشم وابن ئیتر لەمەولا بە خۆیان نابچنەوانێ ئەو کێشانەی لە هەرێمی کوردستان هەن چین گرفتەکان چین وڵای گرفتەکان خۆمان دروستیەکەین بە حقیقەت خەتای خۆشمانی تایە خەتای حکومەتیشی تایە بەڕاستی وڵی ئێستا خۆم چینی فەقیرم بەس بڕوا بکە ڕۆژی وایە محتاجین بۆ کیلۆ تەماتە نەخۆشمانەیە کەم دەرامەتین بەس نابێ وابێت ئەبێ ئیسان بەخۆیان بێتەوە حکومت بەخۆیان بێتەوە خەڵک بەخۆیان بێتەوە بەس بەخوا وان لە خەڵک کردووە یعنی خەڵکیش بەڕاستی بەیانە چێت دەنگەیە دەنگەکەشی بەخوا باش نییە دەنگەکەش این بەیانی ئیسفادەمان لێ نەکردووە ناوەوە 35 ساڵ ئێمە حکومڕانیەکەین لە کوردستانە خوا ئاگادارە هەتا ئێزە من ئیسفادەیەکم لە لێ نەکردووە کە ئەم هەموو شەید و خوێنە شمانداوە دەبێن ڕۆژوات دەبێنەوەتم بۆ نەکڕاوە حکومڕانی چوو ناوا بێت ئەبێ خەڵک وشیار بێتەوە ئەبێ خەڵک باش بێت ئەبێ حکومت خۆی باش بێت ئەگەر پشت بە معاش نییە هیوایە فەقیرە دینارێکی پێنەکرێ خانی پێنادە هێوای نەخۆشی هەیە لە ماڵە هیوای کاسپینێ کەم دەرامەداری معاشار معاشتی باش هەر بگە معاش بێ هەر خەڵک معاشخۆرێ معاشەکەی وەرگێ ئەی فەقیرەکە چی بکە کەواتە جەنابەت ئەڵێ ئەگەر من بمە بەسەرۆکی حکومەت هەلی کارە ڕەخسێنم بۆ تەواوی چین و توێژەکان بۆ ئەوەی هەژارەکانیش سوودمەند من وڵی هەش کەسێ بچێتە ئەو کورسێ بگرێتە دەست هەر ئەینشتە هەر هیچ بۆ خەڵک ناکە ئەو بۆ وەکارەکەی زانانی چییە چاو برسیە چای لە فەقیر و هەژارۆ نیە بەس و مشکلەکەوەیە حتا 100 کورسی بەدەست بێنی ببیتە سەرۆکی حکومەتیش من بچمەوێ هەچ کەسی هەر بکار بەسێ بچێتەوە واللهی بیری فەقیریان نیە 32 ساڵە ئەمان حەقیەوە نییە دەموچاوەکان بگۆڕی وڵە حەقی خۆیەتی چونکە لەبەرەوە هیچیان بۆ فەقیر وەژار نەکردووە هیچیان بۆ فەقیر و هەژار نەکردووە هەر بۆ گیرفانە بۆ شوقە بەرزکردنەوەیە ئەگەر تۆ بی بەسەرۆکی حکومەت چی شتێ بۆ فەقیرەکەی چی شتێک باشتر بەدەست من بێشت لە پێش شت بۆ فەقیر وەژارەکەمە کەوەی کە کەم دەرامەتە کە مەعاشی نییە هیچی نییە و بەدەست نەبوونیەوە ناڵێنێ ئەو حەقی خۆیەتی کێ بەدەست هەژاریەوە بناڵێنێ گیان ئەرە وڵات زۆرە ئێستا ئەوەی کە مەعاشخۆریشە لەگە هەر هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەم حکومەتە کە شەریک بێت لەبەرەوە چای نەفەقیر وەژانەی وا بەیانی مەعاش وەرەگرێ سەیرەکەی 2 دینار نایە بە فەقیرێ مەزن هەر فەقیری هەرەوە نییە کە توار مەعاش وەرگری مەعاش چییە مەعاشەوە نییە بەس ئیسان ئەمڕۆکە ساڵانی هەشتاکان دەسە خێزانەوە تێکای دارەمانە کرد ئێستا هیچ نە خەڵک لێک پرسێتەوە نە کەسێ هەتا ئەوە لێوە بمری سەوجادە کەس لێ ناپرسێت ئەگە تۆ ببی بەسەرۆکی حکومەت یەکەم کار کە بیکەی چییە؟ لای دابینکردنی گەنجەکانمان گەنج بێ ئیشە بێ پارەیە لە هەموو شتێکی نەقوسانە یەکەم کاری هەوڵەدەی کە هەلی کار بڕەخسێنی بەڵێ بۆ گەنجەکان گەنج پەراوێز خراوە گیان گەنج پەراوێز خراوە ئەرێ وەڵا گەنج بێ بەش لە هەموو شتێکی سڵاو لەم پیاوانە مامۆستا ئەگەر جەنابەت ببی بەسەرۆکی حکومەت یەکەم ئیش کە ئەیکەی چی ئیشێکەکەیت؟
یەکەم ئیش وەڵای بارودۆخی خەڵک چاکەکەم موچەی کارمەندان هەموو ئەیەم بە هەموو کارمەندەکان ینی ئێستا ئەگەر جەنابی بە سەرۆکی حکوومەت یەکەم کار و ئەولەوێت و دابشکردنی موچێ بژێوی خەڵک بەچی ئەژی خەڵک بەچی ئەژی بۆ پێت وایە بژێوی خەڵک ئیسا نییە لابراوە نەفیکراوە لابرام نییە بەڵام کە تۆ بە 3 مانگ جارێ مەعاش وەرگری ئەوە کەی ژیانە ئەوە کەی بژێویە بە 3 مانگ جارێ مەعاش وەرەگری ئەدە خەڵک هەیە کرێت چیە خەڵکەیە نەخۆشە خەڵکەیە مناڵە شیرە خۆرەی هەیە خەڵکەیە نەخۆشی سەر جێگای هەیە ئەمان بەچی بژین ژیان وان نابێ بەم شێوەی کە ئەمان حکومداریەکەن ژیانەوە ناڕەوەیە ناوەڵە ژیاناوە ناڕۆ ئەتر خۆ ئەگە بیانەوە گوزەرانی خەڵکیش باشکەن ئاساییە بۆچی باشی ناکەن بۆچی باشی ناکەن وڵی ئیتر ئەتوانن باشیکەن بەلو لەوە چێ بەرەو باشیش بڕوە تر لەم مانگیەکەەوە لەوە چێ بەرەو باشی بڕوە ئەوشەکە بەغا چاوێکی لەمانەوە بێ وڵاتر خوا بکە وەکۆڵێ سوکانەکە لە دەستی ئەمانە نەماوە بزانم ئەمان ئەوەی کردیان لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بە هەرێمی کوردستانیان کرد داهاتە ناوخۆکەش نادەن نەوتەکەی ناوخۆش کە بە تەنکەر ئەو دیوەکەن ئەو پارەش نایان بە بەغا بەستر مەگەر بەغا چاوپۆشی لە هەمووی کا هەر پارەکە بنێری وڵی تر بەغا پارەکە هەرە نێرێتر ئەمانیش تا حەدێ بڵم هەریچیان نەکردووە کراوە بەشی خۆی بەشی خۆش تێ کراوە بەڵام چی ئەگەر موچەکە بنێری ئەو ئەمانش دەتوان بژێوی خەڵک ژیان ئەو ئیشەی ئەوان کردویانە کە جەناب و باسیەکەیت لە ئاستی ئەو خوێن نابوو کە ڕشتمان بۆ ئازادی ئەم هەرێمە وەڵی وەکو پێویست لە ساسا نەبووە بەڵام لە سا 50 بوو بێت لە چاو مەسەلە بڵێن کۆمەڵی وڵاتی دواکەوتووە هەر باشترین دواکەوتەکان باشترین ئەلەوانە باشترین ئەتەبان کێشە و گرفت هەیە بەپی خۆی بەپی توانای خۆی هەیە بەڵام بەنسبەتەوە کە ئێسا بۆ نمونە خەڵک دادوو بێدادێتی هیچی ڕاز ناکە ئەزانی بۆ ڕاز ناکە شکاگەر من ئەگە دادوو بێدادم بێ لە تۆ جاری کە متمانە نایەمێ وایە یعنی هیچی ڕاز ناکە یەک سفرە ڕژاوە بۆ خەڵکە سفرەی وا لە هەموو کەونانە بووە تێگەی خەڵک تێر و تۆخە قاچی خستۆتە سەر قاچی ڕۆژتایوەرە هیچ ناکە زیبکەیشی بۆ کورد نەتەقانوە ملوێنەکە کا بە ژیرفانیە تێگەی ئەمە هەشە ئیشەکات و یەک تەقە کاکە یەک شتە با پێ بڵێم مشتێ نمونەی خەروارێک نییە تێگەی چکەوە قسەیەکی قۆڕە مشتێ نمونەی خەروارێک نییە ئێستا جاران زەرام وەختی خۆی هین هەبوو کەن جوان کە ئافرۆشت شتێکیان نەکرد بە فەردەکە بۆمبایەکی لێە تۆزی کێنایە دەرەوە شێ لە سەرەوەی وایە تێگەی جاوەیە مەوزوعەکە تۆ ئەگە منێ بە دڵنیە چۆن متمانم پێیتەوە جاریشکە یعنی منێ بە دڵە ئیتر دەنگە لە چییە باشە مامۆستا ئەگە جەناب بووبی بە سەرۆکی حکوومەت بەیانی بەڵێ یەکەم ئیش کە بیکەی چییە؟ وەڵام من یەکەمیش یەزانی چی یەکەم هەرچی بندیوارە نایگەڵ تێگەی بندیوارمان زۆرە قاچی خستۆ سەر قاچی هیچی نەکردووە معقولە گوناحە کاکە ئێستا تۆ بۆ نمونە منەگری بە شاگرد ئەگەر ئیشەکە بۆ نەکەم و هینەکە بۆ نەکەم ئەو 15,000 کەمەیتی حرام تێگەی کاکە ئێتەوە ڕێی منە ڕێیکەش ڕێیەکی تریەوە ئازادە یانیا جەناب یەکەم کاری ئەولەویەت و لابردنی بندیوارەکان بۆ ئێزایی بۆی خەڵک ئاسوودە بێ کاکە خەڵک ئاسوودە بێ ئێستا من هیچم نەکرۆ گوناحە پارەم بیت تێگەی سفرەیە ڕژاوە وەرم و پێشەمەی لێت بەرتونە لەگە بەر ناکەی لە بەرسار و سەیران وایە ئتە تێر و تۆخی لەوە زیاتر چیکە خەڵک سەیران کایتر یانیا پارەی چۆنی مرتاحی بۆیەکی بۆ سەیران ئەیگە پێو نەوێ چۆنێکی ئەی کاتی هەڵبژارنەکەش ئاوا دەنگێنەوە شەر گلەیەتەوە نییە گلەیەکە خەڵک نییە هێخسەکە کەوتەین ئێستا بۆ نمونە تۆزە مەعاش دوواکە یەخسە دەزەکە بە قسە کرد تێگەی کاتی هەڵبژارنەکە دەنگە پێدا دانی پێەیە ئەیچۆن ئێگە تۆ منێ بەدڵنیە چۆنی لەکردم ئەمە بانێکە و دووهەوە ئەوە نییە بانێکە و دووهەوە ئەوە بە زەمانی زوو باوکم وایە و بەڕام بێ ئەی بانێکە و دووهەوە کاکە تۆ ئەگەر تۆ منێ دەوێ منێ دەوێ منێ بوێ ئیتر کاتێکە تۆزە تینیشی بۆیە مەکەوە لە قسەخ دەنگمان پێ بەدەوتەوە دەنگم پێ بە و تەواویتە تۆ منێ هەڵبژارتەوە هەبێ بە هەموو شتەکانی من ڕازیبی تێگەی ینی پێت وایە ئەوانی کە ئێستا گلەیەکە خۆیان دەنگیان بەم دەسەڵاتەداوە ئای تەبعەن شوانەی دەنگی پێ نابێ شۆن تۆ پێی ڕازی بوویت و هین بووی بۆ دەنگە پیاوە کە ئێستاش تۆ زە شتێ دواکە یا ئیشەکە بیا کێشەیەک دروزە بێ ئەم بۆڵە بۆڵ و جنێوانەوە لە چییە
ئەخوەنیە بەڕاستی یا قسەمەکە یاکە قەڵک پیاوانە شت بەرەسەر من بە دەردی باوکمەوی بەڕەحمەوێ ڕۆڵە یا ئیشمەکە یا ئیشێ کرد پیاوانە بی بەرەسەر کێشە و گرفتەکانی ئەمڕۆ چین؟ والله شغل لا هیچ شغلیه نه والله الحمد لله دواکەوتنی موچە و کارەبا ئەمە چۆن؟ من نموسە خۆرم و کێشەشم نییە بۆ مووس کارەباغە چۆنە؟ باشە لەخوا بەزیاد والله ئەی خەڵکەڵێ کارەبا کەمیێتەوە ئەوە چییە؟ والله هی من چکێ لە بەقاڵیەکەم ئاگاداری کارەبانی من ئەی شەوان کە ڕۆیتەوە بەیانیان هەڵەسی بۆ نوێژی بەیانی کارەبا هەیە والله گرفتی کارەبا نییە گرفتی موچەش نییە والله لای منۆ نییە چکە من موسە خۆر نیم باسی کاسپی و کرد لە ڕووی کاسپیەکەەوە چۆنە؟ باش کز نەبووە؟ نەخوا بەزای باشە مامۆستا ئەگەر جەناب بوو بووی بە سەرۆکی حکومەت یەکەم ئیش کە بیکەی بۆم خەڵکە چیەکەیت؟ والله جا سەرۆکی حکومەت ئیشی باشە قاویشی خراپشی نەکردو نەکردووە ئەوە تۆڵی ئیشی خراپی نەکردووە ئەی تۆ ئیچی ئیشێکی ترە خەیتەسە ئیشە باشەکانی ئەو کاڵی خراپی نەکردووە والله هەمووی با بەلای من هەمووی باش ئەی تۆ خۆت ببیرەوە سەرۆکی حکومەت چیەکەی هیچ ناقی ئەگەر بوویت نابی نەوەڵە بەتەمانی لێبا قوربان ئەی داواکاری لە حکومەت چیە بیکاوەتە ئەم حکومەتە ئاوا بێ کە جەناب وەلحەمدوللا زۆر لێ ڕازیت و زۆر بە باشێزانی چیتر بکا بۆ خەڵک باشە والله وەکو ئەوەی نیە ئەمە زەبرزەنگی حکومەتی بە ئاسمان بینیوە حکومەتەمان بەلاوە خراپ نییە ئەی چی بکا بۆ خەڵک هیچ نەکا خراپی نەکردو ئەوەی کە بینم خراپ نییە ئیسایکی خراپی نەکرد لەبەر چای من نەکرد خۆی لە گەندەڵیوانەیە جاوە لاقی بەخۆی لاقی بەمنونی گەندەڵی لاقی بە خەڵکو جەناب تۆ نییە لاقی بەمنونی جا خەڵەکە کەیف خۆی گرفتەکانی ئەم هەریەمە چین مامۆستا بچی پێکەدی وڵی ڕقم نەماوەیت تەواو بوو ڕقم ئەو نە زۆرن ڕقم نەماوە ئەو لەوێتی کێشەکان چین لای جەنابەت وڵایەتی قوتی خەڵک بەنسبەت منەوە بەس من ئەگەر خەڵک دڵی خۆش من چیم دڵم خۆش بێن ئەیتر ئەوە کارەبایە ئەوە ئیتر نەوتە ئەوە ئیتر بێ ئیشیە بێ مەعاشیە دکتۆر و دەرمانە بڕواکەی من دەرمانم خواردووە عیب نەبێ حەب فڕەمماوە لەگە پیسای ئەگەر جەناب ببووی بە سەرۆکی حکومەت سبەینێ بووی بە سەرۆکی مهمە ویژدان زۆر مهمە کە ویژدانت جوڵە هەست بە خەڵکەکەی ئەمان ناجوڵێ هیچ بەداخەوە بەداخەوە یعنی جەناب دەڵێ ئەگەر ئیمانیشان نەبوو ویژدانەکە بخەنە کار بڕام کە ئیمان لە ویژدانەوەیە کاکە لەخوا ترسی بەزەی بە خەڵکایەتەوە بیر لە خەڵکەکەیتەوە ئەستەکەم زۆر بێتاقەتی وڵی بێتاقەتی چیم لەخوا بەزیابێ لە بێتاقەتی لەم دۆخە ئارە وڵا ئەی خۆ هەر خۆم شەر نیم کاکە من ئێستا لەوانەیە خەڵی گوێم لێبێ من خەڵگەم ناسێ لە هیچم کەم نییە بەڵام لەگە خەڵکا خۆشە ژیان ئەی من خود چیم هەر خۆم بەتەنیا ئەی ژیان خۆ ژیانی چواردەور خراپە بەعام ئەو دۆست و کەس و کار و سوکار خۆ کاکە هەموو کەس خەڵکی هەیە کەسی فەقیرە دەوڵەمەنە بەڵام خۆشە تۆ هەموو کەس هەر کەس بە گیرفانی خۆی و بە پێینی خۆی بەس مێ دڵی خۆشە کابرا سێمە دڵی خۆش نییە بەچی خۆشە کاکە من لە هیچم کەم نییەڵم بەڵام من لەگە خەڵکەم کاکە کە بزێ نەکات و پێ نەکەنێ من چی بە هات ئازا قسەی خۆشی بۆم پێ ناکەنێ لەوەی مێشک و عاقڵ و دڵی لە شوێنێکی کێ خۆڵی ئەداچی خۆی ڕقی دنیام لە سیاسەتە وەکو هەوڵاتیەک وەکو هونەرمەندێک باشە هەمومان بەسراوینەتەوە بە سیاست و ئەم دۆخەوە ینی موچەیە ژیانی خەڵکە کاسبکارە ئەوە یعنی ئەگەر حەزیشمان لێ نەبێ ناڕاستەوخۆ ئەمان بەسێتەوە بەخۆیەوە لەبەرەوەی ڕاستەوخۆ پەیوەندی بە بژێوی ژیانمانەوەی وەکو هونەرمەندێک وەکو هاوڵاتیە پێم خۆشە پێمان بڵێ ئەگەر ببی بە سەرۆکی حکومەت یەکەم ئیش و دووەم ئیش و سێم ئیش چیە بێت یەکەمیشم دادپەروەری کۆمەڵایەتی یەکەم بە ژمارەیەک کە ئێمە هەتا ئێستا زەرمەندی گەورەی
ژیانی لە بواری نادات پەرۆریە دووهەمینیان گرنگیم بە خوێندنگاکان بچنەوە سەر ڕێژکە ڕئیسەکەی خۆی سنتەری فێرکردن و پەروەردەکردنی گەنجان ئەەکەمەوە کە دوورکەونەوە لە جگەرە و لە ڤایپ و لە مەشروع و لە کۆمەڵێ ڕەفتاری ئەوانە بگەڕێنەوە بۆ ئینتیمای ئەسلەکەی خۆیان کە وەکو مرۆڤ بژین هەست بە خۆشەویستی نیشتیمان بکەن هەست بە خۆشەویستی خاکیان بکەن ئیشکەن لە پێناوی بەدیهێنانی شەهادەی بەرز لە بواری زانستە بۆ خزمەتی نیشتیمانەکان. ئەم قسانە ئەو ئەگەینێ کە جەناب پێت وایە کارێک کراوە کە گەنجان زۆر ئیتیمایان بۆ نیشتیمان نەبێت. ئەستەن گەنجان زۆر بێ هیوا بوون کاکە لەبەرەوەی ئەم وڵاتە پلانیتیان نییە گە وڵاتێک پلانیتیان نەبێ هیچ شتێکە بۆ ناکرێتەوە هەموو شتێکە دەستپێکی ئەموو کارێک ئەبێ پێشەشی پلانی بۆ دابنی ئەنجا کارەکە دەستێ بە جێبەجێکردنی کە تۆ پلانە لەبێ خۆ هەڕەمەکی چی شتێکەکەی دا هەن و ئەگەر هەن چی هەن ئەو گرفتانە چی؟ وڵای خەرە کێشەی بەز موچە هەیە دەوە ئاو گارەبا موچە هیچکەینی و داواکاریانە زۆر سەرەکی ئەوانە نەبێ ژیان گرفت بۆ ژیان دروستە داواکاریەوەی هەیە خۆجنە ئەهلی کەسابەت و مۆزەف و مامۆسا چییە موچەی ماگانەی بۆ دابین کرێ زایدەنە و شتانەی کە مافە سەرەتایەکانی خەڵکە و هیچکە شتانی باست کرد هەوڵاتیان ئەڵێن زۆر نییە لەم هەرێمە نە موچەکە لە کاتی خۆیەت و نە کارەباکە باشە و نە ئاوەکە شاویتان وڵی وەزی ئەقلیمەکە عیلاقی هەیە پەیوەندی هەیە بۆ وەزی سیاسی پەیوەندی هەیە بۆ شەڕ لە ناوچەکەە زائیدەن پەیوەندی نێوان حکوومەتی عێراقی و کوردستانەوەش دەوری هەیە ئیتر ئەوەی کە شیێمێنێتەوە بۆ حکومڕانەکان کە لێرە حکومەگابن بەڕێ و تۆزە نەعەدالەتیش هەیە لە وڵایتر نابێ بڵێن چونکە بەڕاستی حکومەکەی ئەمان باشترە لە چی لە حکمی عەرەب و لە بەعسیەت زۆر باشترە چونکە بە هەرچی بەراوردی بە سەدام حوسێن باش سەدام حوسێن قۆنەرەکانی ئەم سەی وەک سەدام حوسێن و ئاژایشی تایە نەخۆی باشە ئەگە جەناب سبەی بووی بە سەرۆکی حکوومەت لە چی خزمەت گوزاریەکەەوە دەست پێکی چی شتێکەکەی خزمەت گوزاری سەرەتایەکان چیە بێت لەوە دەست پێ بکەین خۆ چی شتێک لە خەیاڵتایە لە هەمی مهمتر چییە قوتی خەڵکە خەڵک قوتی هەبێ کێشەی نابێت چونکە بەڕاستی ئێستا ئەوەی کە نییە موچەیە بۆ بە ئاژاوە لە ناو ماڵی خەڵکە بۆ بە ئاژاوە لە مەکتەبە لە هەموو سێکتەرەکانات تەسیری کردووە ئیتر خەڵک ئەوەی بەلاوە زۆر مهمە چونکە بەڕاستی قوتی ڕۆژانەی خەڵک زەرورە بۆ ئەوەی مناڵەکانی بتوان بچن بۆ مەکتەب بتوان بچن بۆ سەری شوکارەکەیان لە ماڵەوە بە ئاسوودەی بژین ئەگەر ئەوە نەبێ خەڵک بەڕاستی لە ناڕەحەتیە کێش و گرفتەکانی ئەم وڵاتە چی شێرگرفتەکانی ئەم وڵاتە گەندەڵیە ئەگەر گەندەڵی نەمێنە هەمووی حرابێ ئەڵێ قادرماگەر لەسەر دەست نەکەی پاکردنەوەی تا خوارە قەت پاک نابێتەوە لە خوارە دەست پێ بکەیت تا سەرەکەیت و خوارە پیسە بێتەوە لەبەر ئەوە ئەبێ لەسەرەوە بە خوارە پاکرێتەوە ئەگەر جەناب و سبەینێ یان ئەمڕۆ بکری بە سەرۆکی حکوومەت یەکەم ئیشکایکەی بە گشتداچوونەوەی گەندەڵیە یان چی خۆی گەندەڵی نەما هەمووی حەلەبێتر کە گەندەڵی و دزی نەما هەمووی حەلەبێ ئەوانێکی ئۆتۆماتیکی خۆیان حەلەبن ئێمە گیرما بەدەست گەندەڵی و خواردو بەڵێ لە گەورە و لە بچووکەوە لە خۆشمەوە ئەڵێم نەک بڵێم لە یەکیکەوە وی کە باسی کەس نەکەین ئەبێ لەسەرەوە دەست پێ بکرێ قادرمەکە و وتم لەسەر ڕۆپانەکرێتەوە بۆ خوارەوە پاک نابێتەوە رفی بردیم من چوار جا برینات بووم زانی بۆ میلەتە سیرەکەم بۆ دزم کردووە باشە ئەو کێشانی لەم هەرێما هەنچین وەڵا ئەو کێشانەی کە لەم هەرێما هەیە بێمێشکی خۆشمانە خەڵکەکەمانە دوای خەڵکی دزۆ درۆزە نەکەوین من ڕۆژی ڕاپەڕێن حوتی سێ بەیانی زۆکەی کە چوومە درۆ برینار بووم 5 کەس مناڵا بوو گەیشتە نیوەڕۆ سیرەکەم 500 کەس ها بەدوامەوە خەڵکەوە نەیەمەی خۆشەویست ئەومانزانی ڕاپەڕینە بۆ میلەتەکەین چوار جا برینار بوو میسە تف لە خۆمەکەڵێم ئەڵێم ڕەنجەکەم بۆ دز و جەردە بوو بۆ میلەت نەبوو ئەمجا ئەم کوردش عاقڵ نابێت 80 ساڵە کورد دەفرۆشن ئەمانە قەت عاقڵ نابێت میلەتی کوردە باشە وەکو هاوڵاتیەک ئەگەر سبەینێ ببی بە سەرۆکی حکوومەت چی شتێکەکەی وەڵی ئەگەر پیاو بن
پێش هەموو شتێک خزمەتی میلەتەکەم و خەڵکەکەمەکەم ناڵم خەڵکەکەم برسی بێ نەکۆکو ئەم دزانەی ئیسا ئەو جێگری حکوومەتە ئەیتوانێ معاشی 2 ساڵێم شارە بدا ئەی چییە کات 15 ساڵە لە هەول لە چاو داگرێ و پارە وەرەگرێ هەر بگرە ئیسا توانێ 2 ساڵێم شارە بەخێو ئێمە بە زمانێکی تەشیر و ئەوە قسە نەکەین پێم خۆشەوەکو هاوڵات ئیشەڵا بە تەشیر قسە ناکەین بە ئەو تەشیرە نەبێ بە کللتور ئێمە پەیامەکانی خۆمان بگەین خەڵک عقڵ بین دوای خەڵکی دڵسۆزکەوین دوای خەڵکی نیشتمان پەروەرکەوین دوای ئەوە بکەوین کە سیرەکەن خۆی بە خزمەتکاری میلەتەکەی ئەزانێ نەکو دوای یەکێکەوین خوێنی میلەتەکەمان بمژێ واتە پەشیمانی لەو خزمەتی کردوتە ئارە وڵات 4 جا برینار بووم مەمزانی بۆ میلەتی کووردە ئیسە تاجەکەم بۆ دز و جەردەیە تف لەو ناوچەوەی خۆمەکەم ئەوەی بینەر بوون هاوڵاتیان سەرجەمیان ڕایەکی جیاوازیان هەبوو لەوەی کە ئەگەر تۆ ببی بە سەرۆکی حکوومەت چ خزمەتێک و چ کارێک لە یەکەم کارەکانت دەبێت بەڵام سەرجەمیان لەسەر یەک خاڵکۆک بوون کە دەسەڵاتدارانی ئێستا خزمەتێکی ئەوتۆیان بە چین و توێژەکانی کۆمەلگا نەکردووە و هیچی وایەکیشیان نییە لە ئایندەدا ئەم دەسەڵاتدارانە خزمەت بکەن و تەنیا چارەسەر گۆڕین و لابردنیانە تا بەرنامە و بە یەکگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپارە زایە ناکات.